خۆشەویستانی کوردسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین. هەموو نەتەوە نیشتیمانێک کۆمەڵێک بەها و پیرۆزی هەیە. گەلی کورد لە هەر چوار پارچە کۆمەڵێک بەهای مێژوویی و بەهای نیشتیمانی هەیە. هەمووک نەتەوە هەمووکو نیشتیمان. ئێمە ڕۆژی جلی کوردی و ڕۆژی ئاڵا و ڕۆژی ڕاپەڕین و ڕۆژی نەورۆز و کۆمەڵێک بەهای تری پیرۆزی نیشتیمانیمان هەیە. بەڵام بەهۆی ململانێ حزبیەکانەوە بەشێکی زۆر لەو بەهایانە کاڵ بوونەتەوە. ڕاپەڕین یەکێکە لەو دەستکەوتە هەرە گرنگانەی کە خوێن و قوربانیەکی گەورەی لەسەر درراوە. بەڵام دەبینین لە ئێستادا کە لە ناو یادکردنەوەی ڕۆژانی ڕاپەڕینین ئەو بەهایە یاخود کاڵبوونەوەی ئەو بەهایە دەبینین. لە ڕۆژی ئاڵا لە ڕۆژی جلوبەرجی کوردی دوازاریان لە پێشهاتە نیشتیمانیەکاندا بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هاتنی پاپا فرانسیسدا پولێک کە ئاڵای یاخود کە نەخشەی گەورەی کوردستانی لەسەر بوو تورکیا و ئێرانی هێناوەتە دەنگ. دیسان لەم پرسەشدا ململانەی حزبی و یاخۆت کاڵبوونەوەی پێوە دیارە. لە ماوەی ڕابردوشدا کۆمەڵێک بەهای تری نیشتیمانی بە هەمان شێوە کەوتونەتە بەر ڕەحمەت و غەزەبی ململانەی حزبی. بۆ وای لێ هات بۆچی ئەو دەرەنجامە نیشتیمانیانە گەیشتن بەوەی کە لە ناو ململانەی حزبیدا بەهاڕێن. ئەم شەو ڕەهەن لەسەر ئەم پرسە قسە دەکات بە میوانداری هەریەک لا بەڕێزان بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی کادری پێشکەوتوی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەخێربێن مامۆستا. هەروەها بەڕێز زانا تۆفیق کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان سوپاس کاکزانە. هەروەها لە هەولێرەوە بەدران مەحێدین کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ هەر سێ میوانی عەزیزم. لەگەڵ مامۆستا عەبدولخالق ئەو پرسیارە بکەم مامۆستا بۆچی ئەو بەها نیشتیمانیانەمان کاڵبوونەتەوە یاخود کەوتونەتە ناو بەرداشتی حزبی ململانەی حزبیەوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان دیارە هەموو ئەو بۆنانەی کە هەن وەکو بەڕێستان ئیشارەتان پێکرد لە یادی ڕاپەڕین لە یادەکانی تر بەخۆشی و ناخۆشیەکان کە بەسەر میلەتی کوردە هاتۆ بەڕاستی لەو کاتەوەی کە شۆڕشە بووە بە ئێستاشەوە کە ئێمە ئێستا دۆخی حکومڕانیمان هەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە جۆرێک لە جۆرەکان ئینتیمان نەماوە و خۆشەویستی بۆ نیشتیمان نەماوە و چینێک لەو چینانەی کە لەم لە هەرێمی کوردستان کە چینێکی زیندووە نەوەی نوێیە ئەم نەوەیە کە هیچ قەنەعەتی بە ڕاپەڕین و بە یادەکان نەماوە بەوەی کە ئەوەی کە ئەیبینێ لە سای دەسەڵاتی کوردی کە ئێستا هاتووە بەداخەوە نەعەدالەت هەیە و سەرۆت و سامانی نیشتیمانی بە عەدالەت دابەش ناکرێ بەسەر میلەتە و توێژەکان نەوەی تازەوە بیگرێت تا ئەگاتە ئەوانەی کە ساڵانێکی تەمەنیان بەڕێ کردو لە خزمەتی شۆڕشا بوون و تا ئەگاتە ئەوەی کە هەموو چین و توێژەکانی ئێمە بالفعل بێمتمانەیەکیان بەرامبەر دەسەڵات هەیە. ئەمەش لە نەتیجەی ئەم چەندین ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بەتایبەت لەلایەن هەردوو دەسەڵاتەوە کە بەداخەوە نەیانتوانیوە نمونەیەکی جوان بدەن و پاکانەیەک بەوە بکەن کە بەڵێ ئێمە کە لە دەرەوە بن شۆڕشمان کرد لە پێناو خزمەتکردنی خەڵک بوو. خەڵک بەو ئومێدە هاتە کوردستان و ئەم دەسەڵات هاتەوە کوردستان و شۆڕش هاتەوە و خەڵک بەو ئومێدەوە پێشوازی لە پێشمەرگە کرد. بەڵام بەداخەوە ئەوەی ئێمە بینیمان لە نەوەتویەکەوە غێری ئەوەی کە گیرفان پڕکردن غێری ئەوەی کە تاڵانکردنی زەویزاری ئەم وڵاتە غێری ئەوەی کە بەهادەردانی هەموو سەرۆت و سامانی ئەم نیشتیمانە غێری ئەوەی کە باسی نەوەیەکمان کرد ئەو نەوەیە کە کاتێک سەر بە دەسەڵات و سەر بە حاکمڕان نەبێ ناتوانێ بژی و ناتوانێت لە شوێنێکی خۆشا بێ و نەوەیەک کە کاتێک جیاوازی لەگەڵاکرێ ئەگەر کوڕی فەقیرێک بێ ئەبێ بچێت لەسەر جادەکان لەسەر عەرەبانە شت بفرۆشێ بەڵام ئەگەر کوڕی بەرپرسێک بێ زانکۆکانەکەن بە ناویانەوە و بنە سەرۆکی زانکۆکان ئەمە ئەو نەعەدالەتیە کە لە هەرێمی کوردستان هەیە ئەمە ئەو بێمتمانەیە کە لە هەرێمی کوردستان بەڕاستی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان قەنەعەتیان بەم دۆخە نەماوە و قەنەعەتیان بەوە نەماوە کە دەسەڵاتی کوردی بتوانێ بە خزمەتکردنێکی کوردیانە تێکەڵ بکرێت لەگەڵ مەسەلەن پرسی حزبی خراپ حکومڕانی کردن. کاک زانە ئاساییە زۆر یعنی لێمە لە ئەمریکا لە هەموو وڵاتانی ئەوروپا لە دووەلی ئیقلیم ئەبینی کاتێک ململانەی حزبی بێ لە پێناو خزمەتکردنی خەڵکایە زۆر ئاساییە بوونی ئەحزاب بۆ چەندین حیزب نابێتە ئیشکال لە هیچ شوێنێک و بە هەرێمی کوردستانیشەوە. بەڵام قسەکە لەسەرەوەی کە کاتێک بنسمە دەسەڵات کە تۆ لە دەسەڵاتی چەمە چەند توانیمانە خزمەتی خەڵک بکەین بەڕاستی چەند توانیمانە گرنگی بە بەها نیشتیمانیەکانمان بن چەند توانیمانە بەهای
ڕاپەڕین بپارێزین چەند توانیمانە ئەو بەها جوانانە پارێزین کە ئێمە شانازیمان پێوەکردن چۆن توانیمانە خزمەت بە کەسوکاری ئەنفان کراوە بکەین بە خزمەت بە کەسوکاری چیمیابارانی هەڵەبجە بکەین کە من ئەمڕۆ لێ بووم بەڕاستیەوە چەند ڕۆژێکی ماوە بەداخەوە ئەوەی کە ینی ئاسایی نەبێ بەلایەنەوە مرتاح نەبن خەڵکی و هاوڵاتیانی هەڵەبجەیە کە نەیانتوانیوە و ئەم دەسەڵاتە نەیتوانێت خزمەتی بکە بۆیە باسەکە باسی حکومڕانیە و باسی ئەو حیزبانەیە کە دەسەڵاتیان بەسەر ئەم هەرێمەیە هەیە ناتوانەوە خزمەتی خەڵک بکەن ئەو کات تۆ بەهاکان و بەها نیشتیمانیەکان و ئەو بەهانەیە هەیە بە جدیەکەوتە ژێر پرسیارەوە بۆی نەتوانراوە بەبۆی بەهاکانەوە و بەهۆی هاتنە ناوەی دەسەڵاتی کوردی و بە حکومڕانی لە هەرێمی کوردستان خزمەتی هاوڵاتیانی خۆی بکات. زۆر باشە قسەی زیاتری لەسەرەکەین کاک بەدران بۆ چوونی بەڕێزت لەسەر ئەم پرسە بۆچی ئەمە مەوجەیەک بوو سەرەتا دام و دەستگاکانی هەرێمی کوردستانی گرتەوە بێمتمانەیی دروست بوو دوجار ئێستا گەیشتۆتە یادە نیشتیمانیەکان بەها پیرۆزە نیشتیمانیەکان بۆ سپاس کاک زەنا سڵاو لە تۆ لە میوانەکان تو لە بینەرانی کوردسات نیوز بەڕاستی پرسێکی زۆر پێویست بوو لە ئێستا کە لە نێوان خەڵک لە نێوان دەسەڵات بووە بە دوو بەرەی جیاواز کە بەرێک تەواو هەموو پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان ڕەتدەکاتەوە ئەوەشیان هۆکارێکی زۆرن سیاسەکان حزابەکان بە کۆی گشتی هەمیانی بەرپرسن بە پێ کەسەوە پێ قەدەری خۆی من حەزەکەم سەرنج بڕاش بۆ شتێک ڕاشم کاک زانا لەسەر ڕۆژی ڕابردوو ڕۆژی جلی نەتەوەیی بوو کوردیش وەکو هەموو نەتەوەکانی تر خاوەن جلو بەرجی خۆیەتی مێژوو شارستانی خاوەن مێژوو شارستانی و جلو بەرجی خۆیەتی بەڵێ من ینی داتایەکەم کرد لە لێک لە زانکۆیەکانی هەولێر لە نێوان دە خوێنکار طبعا نۆ خوێنکاریان هەر بڕوایان بە قەزیەکە نەبوو دانێکیان قسێکی زۆر تراژیدای کرد کاک زانا گوتی بە باوکم گوتووە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە و بە جلی کوردی وەچم بۆ داوام پێی گوتم ڕۆڵە ئەوەی ئێمە کردمان ئەو قوربانی ئێمە دامان ئەو غەڵەتەی ڕێک بەو نەسا ئەو غەڵەتەی ئێمە کردمان ئێوە دووبارەی مەکەنەوە یعنی تۆ بزانە جلی نەتەوەیی 30 ساڵ بەر لە ئێستا ئەگەر گەنجێک لە شقامەکانی کوردستان یەک لە هەر شارەکانی کوردستان لەبەری بکرد بایە شانازی و بەرامبەر ڕژێمی بەحەز ئێستا کە بووە بەوەی کە بڕوای پێ نەبێ ئەوەشیان هۆکاری سەرەکی دەگڕێتەوە بۆ نەمانی متمانە لە نێوان دەسەڵات و هاوڵاتی و بە تایبەتی ئەو ئەحزابانەی کە لە دوای ڕاپەڕینەوە تاکو ئێستا کە بەشدار بوون بە پێگەپێک لە حکومڕانی کوردستان کە هیچ متمانێک لە نێوان خەڵک و دەسەڵات نەماوە من پێم گوت یعنی لە نێوان زیاتر لە 100,000 دەرچووی زانکۆ هەیە ئێستاکە کە نان و کار و ئیشیان نییە دامەزراندنیان نییە پێم گوت ئەخر ئەمەیان یعنی ڕەمزێکی نەتەوەییە ئەمەیان ڕەبت نییە بەوەی کە ئایا چێ دەسەڵاتیان چێ دەسەڵات نییە پێڕێک بێگوتم نەخێر وانە من ئەگەر نانم نەبوو ئەگەر ئاوم نەبوو ئەگەر ژیانم نەبوو نەتەوەی و ڕەمز و نیشتیمان بۆ من چیرۆکەکی شێخ سەعیدی بۆ باس کردم گوتی لە بیابان کابرایەک خەریک بوو لە توێنە ئەخنکا کوپێک زێڕی دۆزیەوە بەڵام هەر خنکا لە بۆی لە بیابان زێر پێویست نییە ئاو پێویستە ڕاست دەکا من کە ئاوم نەبوو من کە نانم نەبوو من کە ئازادیم نەبوو بەڕاستی کاکزانە ینی ئاڵا و نیشتیمان و نەتەوە و زمان و نەورۆز و ئەو یادانە ئەبن بە شتێکی لۆکاڵی و ناحەقش نییە کاڵ بوویتەوە بڕۆ بە هەر گەنجێک بڵێ ئەمە ڕۆژی نیشتیمانی ئەم بڕۆ ڕۆژی ئەم ڕۆژێ ئەمە ڕۆژی زمانی دایکە ئەمە ڕۆژی ساڵ ڕۆژی کوردیە ئەنی هەر گوێت بۆ ناگرێت نەحەقی نییە لەبەرەوەی لە کوردستان دوو تەبەقە دروست بووە تەبەقەیەک لە ژێر ئاڵاکە و لە ژێر ناسیۆنالیزمی نەتەوەی بووە بە بازرگان و بووە بە نەتەوە بە حکمی نەتەوە پەرستی بووە بە میلیۆنێر و سیاسێکی بازرگانیەکە ئەوەی کە زەعی داوە ئەوەی بۆ ئەم نیشتیمانە قوربانی داوە نان نییە بیخوا من هەتا بەیانی بدانیشم بۆی باسی قەزیێنەتەوەکان و باسی قەزیێ نیشتیمانەکەم ناکە بە هیچ لەبەرەوەی کە سەیرەکە باب و باپیری ئەو ڕەمزیان داوە با و باپیری ئەو زەعیان داوە شەهیدیان داوە قوربانیان داوە ئەبینن ئەنجامەکە کەسانێک کاتۆتنە سەر حازری باسی ڕۆژی ئاڵا ئەکەن لە ڤێلای قەبە و لە سارەی مۆدل بەرز و گەنجێکش لە شەقامەکە 2500 چایەکی پێنێت چایەخانە بیخوا من چی بەوە بڵێم کە ئەمڕۆ ڕۆژی نەتەوەییان ئەمڕۆ ڕۆژی زمانیان ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە بەڕاستی ناحەقی نیە ینی ئاڵایەک کاکزانە ئاڵایەک کە بە درێژایی چەند ساڵ بازرگانی لە پێنا لە ژێریەکرێ بە درێژایی چەند ساڵ ململانەی سیاسی پێک لە ئەکرێتەوە بە دەستی دەرەچی و بەدەستی ئەقلیمی ئەمە حقیقەتەکەیە ینی ئەم گەنجانەی کە دروست بووە کە لە هەموو دنیا گەنج داهاتووی وڵاتە لە هەموو دنیا گەنج پێگەی ئەساسی دەوڵەتە لای ئێمە یعنی ئێستا کە هەر
نەک برەی هەر کوڵسوونەگەیان هەر باڵوێزێک ویزە بدا بە گەنجان ئێستا ڕێگای ببێتەوە ڕێ بەس بتوانن لە وڵاتن ڕزگاریان بن هەمووی خۆزگە بۆ دەخوازی لەو مەنزڵە ڕزگاری بێ یعنی دۆخێکیان دروست کردووە جگەلەوەی کە هیچ ئینتیمایەکی نەتەوەی نیشتیمانی نەمایە خەڵک هە لە ژیانەکەی خۆی بێزارە. بەڵێ کاک بەدران گەڕم وڵات کاک زانە بۆ چوونی بەڕێزت ساڵانی ڕابردوو مەسەلەن هەردووکمان بەیەکەوە تەمەنێکمان هەیە پێم وابێ مەسەلەن جدیەتێکی گەورە لە ڕۆژی جلوبەرجی کوردیا هەبوو لە نەورۆزا هەبوو لە یادی ڕاپەڕینە هەبوو ئەمانە کاڵ بۆ تۆ بە تایبەتی لەو جیلەی کە تازە هاتۆتە پێشەوە و تەمەنێکی بۆ دروست بووە و ئێستا خاوەن قەرارە ئەمە بۆ دروست بوو بۆ چوونی بەڕێستان. بەڵێ پێشێکی سڵاو بۆ بەڕێز کاکزانە بۆ میوانە بەڕێزەکانەوە ڕێزم بۆ بینەرانی کەناڵی کوردسات نیوزی ژەیە دیارە ئەم بابەتە پرسیارێکی ێزگار هەستیارە بەڵێ منیش هاوڕام لەگەڵ میوانە بەڕێزەکان تا نەک تەنیا با بڵێن هاو نیشتیمانی خۆشەویستی بۆ نیشتیمان نەماوە و ڕێز لە بەهاکانی نیشتیمان بوون و مەسەلە نەتەوایەتەکە ناگرێت تەنانەت من لانەیە تۆزە زیاتریش بڕۆم تەنانەت ئەندامانی حیزبە سیاسیەکانیش لانەیە بەڕاستیەکەی ئینتیمایەکی وایان بۆ حیزبە سیاسیەکانیشان نەمابێ هەرچەنە من ئەمە تەمان بابەتی نیشتیمانی بچووک ناکەمەوە لە مەسلەی ئەندامێکی حیزبە ئینتیمای سیاسی بۆ حیزبەکەی چەندەیە چونکم نیشتیمان لە سەرو هەموویەوێتی نیشتیمان لە سەرو حیزبی سیاسیەوەیە نیشتیمان لە سەرو هەموو ئەو معتەقەداتە بابڵی دینی و سیاسی و ئایدیانەوەیە کە بە بەردەوامی کەس یا تاگ لە ناو کۆمەلگادا دەبێت ڕێزی بگرێت بەڵام طبعاً بەداخەوە منەڵێم کاتێک کە خراپی سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە بەهادەردانی سامانی نیشتیمانی لە هەرێمی کوردستانە دزی و گزی لە هەرێمی کوردستانە گەندەڵی بەرتیل و نەبوونی یاسا کە سەروەر نییە ئەمانە پرزگەلێکی گەورەن و چەندین بابەتی تری ژەیە کەوای کردووە هاونیشتیمانی کوردی خۆشەویستی بۆ خاکی کوردستان نمێنێ تۆ دیقەت بداگەر سەیری جیلی هەشتاکان و هەفتاکان بکەیت یعنی گەنجێک لە هەرێمی کوردستانە ئامادە بوو لەبەر پەتی سێدارەدا لە پێناو جلێکی کوردیە لە پێناو ئینتیمایەکی سیاسیە بۆ حیزبە سیاسەکەی یا لە پێناو قەزەی قەومێکەیە لە سێدارەدا ئامادە نەبوو کە بچووکترین تەنازول بۆ حکومەتێکی دیکتاتۆری وەکو حکومەتی عێراقی بکە بەڵام لە ئێستادا بە پێچەوانەوەیە من پێم وایە گەنجی ئێستا خەونی نەماوە بۆچی خەونی نەماوە چونکم کاتێک کە تۆ نیشتیمانت خۆشەوێت دوو شدەیە ئەرک و ماوەیە کاتێک کە ئەرگەکێتە سەر تاگ لە هەرێمی کوردستانە لە بەرامبەرەوە دابێن نیشتیمان و سیستەمی بەڕێوەبردن و سیستەمی سیاسی دەستەبەری خۆشگوزەرانی بۆ تاگکا لە ناو ئەم کۆمەلگایەدا کاتێک کە سیستەمی سیاسی و بەڕێوەبردن ئەکرێتە ژێر پرسیارەوە متمانەی هاو نیشتیمانی بە سیستەمی بەڕێوەبردن نامێنێ بە سیستەمی سیاسی نامێنێ حیزبە سیاسیەکان ئەگلێن لە مەلەفی گەندەڵیەوە و دەیە کەسی وەکو برایانی بەڕێزم میوانە بەڕێزەکانتان ئیشارەتی بێە کۆمەڵێک بەرپرسی گەورە کە لەلانێ لە دوێنێدا خاوەنی ڕابردوویەکی شۆڕژێڕی بوو بێتن هیلاک بوو بێتن لەگەڵ قەزیەکەیە بەڵام لە ئێستا دەبینیت ئەمە بۆ بە بابەتێکی بازرگانی بۆ بە پارە بۆ بە دزی بۆ بە سیارەی جوان بۆ بە ڤێلای باش کاتێککە گەنجێک نەک تەنیا گەنجێک هاو نیشتیمانیەکە تەمەنیشی هەبێت کاتێک کە ئەم نەعەدالەتی ئەم خوبنە خراپە ئەبینێت بێگومان نیشتیمانی خۆش ناوێت خۆشەویستی نیشتیمان قسێکی عربی ئەڵە خۆشەویستی نیشتیمان لە باوەڕەوە هەیە بەڵام تۆ باوەڕبوونت بە قەزیەکی سیاسی کە قەزیە سیاسەکە خزمەتی تۆنەکە بێگومان تۆ ژۆک و وەکو تاکێک وەکو ئینسانێک هیچ ئینتیمایەکە بۆم نیشتیمانە نامێنێت ئەمەی بەڕێزت وتت کاک بەدران و مامۆستا عەبدولخالقیش هەرێکتان لە حزبێکی جیاوازن بە تایبەتی تۆ بەڕێست و کاک بەدران لە یەکێتی و پارتین و خەڵکی یەکێتی و پارتی بە سببی ئەم دۆخە ئەزانێ یعنی بەڕێزت کە لە بەشی پارتی دیموکراتی کوردستان پێت وانە بۆ نمونە من هەمان پرسیارە لە کاک بەدرانی شەکە مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان پشتی بەشێکی سەرەکی ئەم دۆخەی بەرکەوێ بێگومان بەرپرسی سەرەکی لە هەرێمی کوردستانە هەموو لایەنە سیاسەکان بەرپرسن لە خراپی ئەم دۆخە لە خراپیەوەی کە تاک هاو نیشتیمانی ئینتیمای بۆ کوردستان نەماوە بەڵام لانەیە بە ڕێژە بێت ڕاستە پارتیویەکێتی ڕێژە گەورەکەیان بەرەکەوێت بەرپرسیارەتێک گەورەکەیان بەرەکەوێت و دەبێت بۆ چاکردنی گەڕانەوەی متمانەی هاو نیشتیمانی بۆ نیشتیمان خۆشەویستی بۆ نیشتیمان دروستکردنی متمانە بۆ حکومەت بۆ سیستەمی سیاسی ڕێزگرتن بۆ مێژووی کورد ئەمانە بێگومان ئەرکی سەرشانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئەوەی جێگای داخە پارتی و یەکێتیش ململانیەکانیان بە جۆرە قوڵ کردوتەوە
کە ئەم بابەتە ئەم پرسە کە پرسێکی هەسیارە لە هەرێمی کوردستانە نەبووتە ئەسبەقێتیان هەرچەندە من حەزەکەم لێرە ئەگەر کاتم بیتێت چەند دقەیەک باسی بابەتێکی گرنگێ بکەم. طبعا لەم یەک دوو ڕۆژەی ڕابردووە یعنی مژدێکی خۆشەیە کە بەڕێز سەرۆک بەرزانی لەگەڵ هاوسەرۆکی یەکێتی دا کە کاک با بڵێین لاورجەنگیە دانیشتنیی لووتکەیانە بێت چکم ئەگەرەکان وایە کەم دانیشتە لاانێ لە ماوەیەشی زووە دروست بێت هەرچەند ئەمڕۆ من بە وتاری ژەوەم داگرتووە ئەرکی سەرشانی نوخبەی ڕۆشنبیر و خاوەن فکری پارتی و یەکێتیە کە خزمەت بەم پرۆژەیە بکات و هەوڵی ئەوە بدات ئەم پرۆژەیە سەر بگرێت کاتێک کە سەرۆک بەرزانی و بەڕێز کاک لاورجەنگی بچنە ئەم کۆبوونەوە پێم وایە بەشێک لە قەیرانەکان چارەسەر دەکرێتەوە دەبێت لەو کۆبوونەوەیەدا بە حقیقت من باسی بکەم یعنی ئەسبەقێ دواتە ئەوەی کە پێی دەوترێت ئەولەوێتی کارەکانیان بەڵێ ئەولەوێتی کارەکانیان بریتی بێت لە چەند شتێکی سەرەکی کە بە بڕوای و بەدید و بەڕوانگەی من بریتین لەمانن یەک گەڕانەوەی جارێکی متمانەی هاونیشتیمانان بە پارتی و یەکێتی ئەمە خاڵێکی گرنگە دوو چاکردنی دۆخی هاونیشتیمانیە لە هەرێمی کوردستانە چونکم تا دۆخی دارایی قەیرانی دارایی موچەی هاونیشتیمانی لە هەرێمی کوردستانە چارەسەر نەکرێت هەر کۆبوونەوەیکی لووتکەش بگرێت من بڕوام وایە ئەنجامێکی وای نابێت واتە دڵخۆشکەر نابێت بۆ هاونیشتیمانی بۆیە گرنگە جاری کەش ئێڵێمەوە داواکارم لە هەموو ئەو کادرانی کە خاوەن فکرن خاوەن سەلیقەیەکی ڕۆشنبیرین دایانوێ خزمەت بە قەزەی نیشتیمانی و بە قەزەی نەتۆیەتی کورد بگەن دەبێت پاڵپشتی ئەو پرۆژەیە بن کە چ سەرۆک بەرزانی چ کاگلاور چ با بڵین سەرکردایەتی گشتی ئەوانەی کە خاوەن دەسەڵاتن خاوەن بڕیاری سیاسین بەڕاستی بەشدار بن لەو کۆبوونەوەدا و دەبێت فشار بخرێتە سەر سەرکردایەتی سیاسی پارتی شوێکێتیش ئەم کۆبوونەیە بە زووترین کا بە ئەنجام بگەێنرێ چونکەم ئەمە لاوانەیە ئەنجامێکی باش و ئەرێنی هەبێت بۆ کۆمەلگای ئێمە ئەمەش لانەیە هەنگاوێک بێ بۆ ئەوەی کە جاریکە ئەتەوێت لەو کۆبوونەوەانەوە ئەو پرسە نیشتیمانیانش بخرێتە بەرباز ینی بە خۆیان پرسیار لە خۆیان بکەن کە بۆچی نەوەیەک ئێستا هاتووە مەسەلە لە دوای 2000ەوە لە دوای ڕاپەڕینەوە کە بەڕاستی ینی بەها نیشتیمانیەکان پرسە نیشتیمانیەکانی لا کاڵ بۆتەوە کاکزانە من حەزەکەم ینی هەنێ شت هەیە باسی بکەم لێرەدا یعنی تەنانەت بڕوان پێ بکەمە ئەمە واقعە من باسیەکەم یعنی تەنانەت نەوەی نوێی حیزبە سیاسیەکانیش ئینتیمای سیاسیان نەماوە نەبۆ نیشتیمان نەبۆ حیزبە سیاسیەکانە دیارە ئێمە خەلەلی گەورەمانێ ئەم خەلە لە گەورانە ئەگە چارەسەر نەگرێت بەڕاستی داهاتووی سیستەمی سیاسی داهاتووی پارتی و یەکێتی و هەموو لایەنە سیاسیەکان نەکێتە بەردەم خەتەرێکی یەجگار گەورەوە چونکەم تۆ ئەگەر لە ئێستادا ئەم کلێنانە ئەم بۆشایانی کە کەوتۆتە ناو کۆمەلگا و کەوتۆتە ناو تەبەقەی سیاسیەوە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەم کێشە و ئەم کێشانە و ئەم کلێنانە بەڕاستیەکەی بچووک نەکرێتەوە کلێنەکان گەورەتر بکرێت من پێم وایە نەکتەنیا ئینتیمای نامێنێ بۆ خۆشەویستی کوردستان و بۆ جلی کوردی و بۆ هەموو ئەو ڕەمزەنەتەوەیانەی کە لە ماوەی ڕابردوودا خوێنیان ناوە خەباتیان کردو قوربانیان داوە من پێم وایە لە ماوەیەکی زۆر کورتە بەڕاستیەکەی هیچ ئەرزشتێک بۆ هیچ شتێک لە کۆمەلگاکەی ئێمەدا نامێنێنەوە زۆر باشە کاکزانە گفتوگۆی زیاترەکەی مەوزە عەبدولخالقەوەتە ئێستامە کادریەکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و کادری پێشکەوتوی یەکێتی و کادری پێشکەوتوی پارتی بۆ چوونەکان لە بەڕێزت نزیکە کەواتە چۆن چارەسەرێک بۆ ئەم دۆخانە بدۆزینەوە متمانە نەماوە مەسەلەن خۆ ناکرێ یەکێتی و پارتی گەندەڵیان کردبیان حکومڕانیشی خراپیان کردیان بە هەموو هێزولانە سیاسەکانی کە ڕۆژێک لە حکوومەت بوون بە ئێوەشەوە وەزیرتان هەبووە گەنجێک مەسەلەن ئینتیمای بۆ ئاڵانە بێ ئینتیمای بۆ خاک نەبێ ئینتیمای بۆ توزانم یعنی هەموو بەها نیشتیمانیانە نەبێ کە ئێمە و هەموو میلەتێکە هەیەی شانازی پێواکە بڵێ باسەکە دیارە باسی متمانەیە کە باسمان کرد و ئەوەی کە هەیە من حەزم گرم کاکزانە هەم کاک بەدران یعنی خۆیان پۆڵێنی ئەویان بکردا بیلفێل ئەحزاب لە کوردستان هەمویان بەشدارێن لە دەسەڵاتە کردو بەس ئەوەی کە لە 91ەوە لە دوای ڕاپەڕینەوە بۆ تا چۆن لە دەسەڵاتە و لە حکومڕانایە برادران لە یەکێتی و پارتی بەڕاستی لایەنەکانی تر بە جۆرێک پشکانە بووە بەس بە ئەوەندەی ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کاتێک چوونێتە حکوومەتەوە وەزیری کارەبامان هەبووە بەڕاستی لەژێر دەسەڵاتی ئەم حکومڕانی ئەم دەسەڵاتێ نەیتوانێت و خزمەت بکات دەستی لە کار کێشاوەتەوە چەندین وەزیری ترمانێت چاکسازی کردو نانێشتووە بۆیە بە دڵنیای و ناکرێ بڵێ هەمووی پشکی هەیە بەڵکو ئێمە پشکی شێرانەمانەیە کە لەوەی کە توانیمانە خزمەتی خەڵک بکەین ناغڵین کەم کوڕی نەبوو بەڕاستی بۆیە پۆڵێنەکە لەوایە بە تایبەتەوەی کاکزانە باسی کرد
کرد یعنی من ناشزانم یعنی بەڕاستی من حەزەکەم مایکی کورسا بچێتە سەوڵەکە لە سلێمانی و بچێتە شوێنەکانی تر خەڵک هیچ دڵخۆش نییە بە کۆبوونەوەی سەرۆک بارزانی و بە کۆبوونەوەی ینی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە شتێکە 30 ساڵە ئەوەی کە برادران یەکێتی و پارتیەکەن لە پێناو مەسلحەتی شخصی خۆیان بووە و لە پێناو مەسلحەتی یەکێتی و پارتی بووە خێر باسی لاو نییە باسی ڕاپەڕین نیە کاکەمە باسی ئەنفال نییە باسی جلی کوردی نییە ئەمە جۆرێکی تر من بە دڵنیایەوە پێ دەڵێم و هەردوو برادران بەڕێزان ینی دڵنیا بن لەوە خەڵکیش دڵنیا لەوە کە کاتێک یەکێتی و پارتی لە لوتکایە کۆ بن و قەیرانێکی تر بەسەر میلەتایە چونکە تەوزیع مەساڵحی ترە و تەوزیع ئەدوارێکی ترەکەن ئێمە لە سلێمانی سەواقعی سلێمانی بینین چ وەزعێکە بەدەست دابەشکردنی زەوی و قۆرکاریەوە و ئەوەی لە هەولێریش و لە دووەگەی بینین ئەوە ڕۆژنامەنووسانن بە ئەنواع شێوە ینی لە کەداریان کردوون عیبداریان کردوون خستویانە زیندانەوە بە 5 کەس تاپڕێکی ڕاویان هێنا و خستویان سەر مێزە گۆڵێ کاکەمە بخرێنە یعنی وەکو ئەم وڵاتە شامی شەریف بێ یاسا بەرقەرار بێ هیچ لە وڵاتیان نەگوزەرێ ئیلا بۆ نمونە ئیشکالێکی ورتە بێ گەر نایە هیچ مشکلەمان نییە کاتێک قیادەی ئەم ینی یەکێتی و پارتی کە کۆ بنێمە تەمەنای ئەوواکەین کۆ ببنەوە بەردەوام وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوام مەطبەخمان داناوە بەردەوام مێزی سیاسیمان داناوە بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و لە شەڕی ناوخۆی پێشوش ئێمە بەردەوام ینی هەوڵی ئاشتەواییمان داوە لە بەتایبەت لە بینی برادرانی یەکێتی و پارتی بەڵام کاتێک خەڵک بێتاقەت بۆ بەڕاستی کاکزانە لەم مێزەکان لەوەی کە کورسی دانێن بە دەوری مێزەکانەوە بیکەنە هەواڵی بەپەلە و ئەوە فڵان و فیسار دانیشتن خەڵک باسی لێبڕینی موچەیەتی خەڵک باسی برسایەتی خەڵک باسی نانێتی خەڵک باسی ئاوێتی خەڵک باسی ئەوەیەتی ئەمە قەیرانە لە هەرێمی کوردستانە ئەگوزەرێ ئەو نمونەی بۆ جەنابتم باس کرد نەوەیەکی ئەمڕۆ باسی ئەوەیەتی کە کاتێک بۆ منە بێ بە شەهادەی بەکالۆرۆس و ماستەر و دکتۆراوە لەسەر شەقامەکان عەربانم پێ بێ بۆ ئەبێ فڵانە بەرپرس لە زۆنی زەرد و لە زۆنی سەوز سەرۆکی زانکۆ بن پشتیانە بێ لە محاسەسەی کۆمپانیاکانە بەڕاستی یعنی بەردەوام کەم دەربکەون بە 5 مانگ 6 مانگێک هەتا و لێی نەداون بێن بە چەند حیمایەکە و خۆیان عەرزی خەڵک بکەن بۆیە ئەمە بۆ حل نابێ بەڕاستی ئەوەی کاکزانە فەرمووی یعنی ئەمە مژدەیەکی خۆشەیەن بۆی کە لە ماوەی کۆبوونەوەیەکەگەر هیچ مژدەی خۆش نییە بەڕاستی بەس ئەوەیە کە شەڕ نابێ کە بیلفعل نابێ ببێ شەڕ ئێمە لەگەڵ ئەوەیان نەبوونی شەڕ ئەوەیەکە کە لە حاڵەتە ئیجابیانەی کە لە کوردستان بەڵێ ئەم چەند ڕۆژە مەسەلەی نەخشە گەورەکەی کوردستان هاتە پێشەوە مامۆستا بەکر هەڵەتنی کە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کەسایەتیشی دیاری کوردە شعرێکی نووسیوە هەستی خۆی دەربڕیەوە ئەمڕۆ تەبێژ یەکگرتووی ئیسلامی کوردستان مەسەلەن ئەڵێ ئەو تعبیر لە ڕێی خۆیەکەوە لە ڕێی فراکسیۆن و یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ناکە ئەمە بۆ ینی بۆ ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان مەسەلەن پاڵپشتی ڕاکەی مامۆستا بەکر هەڵەتنی بکە کە ئەمە هەستێکی نیشتیمانی بەڕێوەبەر کابرایەکی معارەزەکە دەوڵەت باخچە لێنین تەنانەت لە دەسەڵاتیشانە ئێمە هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەوەیە دەرناکەوە بۆ نمونەکە برادێک یان لە برادەرەکان قسێکی کردیان و تەبێژ یەکگرتوو قسێکی کردبێ هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە درێژایی مێژووی خۆی لە 94 کە تا ئێستا هاتووە هەڵوێستەکانی دیارە تا ئێستا لەوانەیە بڵێم گەنجێکمان کەسێکمان لە مەلەفی گەندەڵێەوە نەئاڵابێ ئەمە پرسی نیشتیمانی و ئەمە پرسی نەتەوەیە ئەمە ئەوەیە کە ئێمە بتوانین کوردایەتی لە وڵاتی خۆمانە بکەین بەڕاستی ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوام دەستی ئاشتەواییمان بۆ لایەنەکان هەبووە کە بتوانرێت لە وڵاتەیەوە لە هەرێمی کوردستانە بە ئاشتی کێشەکان چارەسەر بکرێ یەکگرتووی ئیسلامی کوردستان و چۆ قەندیل جنابی مامۆستا محەممەد فەرەج کە لەگەڵ بەڕێزان لە لوتکەی برادرانی پەکەکە دانیش بۆین ئاشتەوایی بکە و پێگەی کورد لە تورکیا جارێکی تر بەهێز بکاتەوە بەڕاستی و هەر برادران لە قیادەی یەکگرتووی ئیسلامی کوردستان جنابی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا سەلاحەدین بوو کە کاتێک لە پەرلەمانی کوردستان شەڕی ناخۆ بوو برادران یەکێتی لە دەرەوە بوون ئێمە عەفو بم بوورە بە مەتاوکەم قسەی ئەوەی کرد جنابی ئەمیندار کە بەڵێ ئەو کورسیانەی کە بەتاڵن ئەوەی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە مووقیفی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 94ەوە گەرپێی بە پاکێتی لە بوارینەتەوەی و نیشتیمانیە زۆر جوان هێناوێتی تا ئێستا ئێمە دەستی کەسمان نەگرتو بێنە سەر میلەتی خۆمان و بێنی ئەم نیشتیمانە و براکانی خۆمی ئێمە پێ بەکوش بدەین ئێمە ناچینەوە سەر ئەو بابەتانە پرسیارەکەی جەنابەت بوو باسی هەڵوێستەکان یەکگرتووی ئیسلامی کوردستان بەستم هەڵوێست ئەم ئێوارەی ئەمە دروست بوو ینی ئەم هەڵوێستەی وتەبێژی و یەکگرتووی ئیسلامی کوردستان کە زۆر ڕەخ نەکرا من ڕەنگە بزان لە سۆشیال میدیا زۆر ڕەخ نەکرا ئەمە سوودێکی بۆ قەواری هەرێمی کوردستانە بێ مەسەلەن باسەکەەوە نییە ئەم هەڵوێستە لەوانەیە ئەم برادەرەکە و دەبێژ یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم قسەیە کرابێ بۆ نمونە بە ناوی یەکگرتووە قسەکە کرابیان کاگەو بەکرێک و ئەندام پەرلەمانێک کە لەسەر ئەم دۆخەی تورکیاوە لەسەر ئەم مۆزوعی نەخشەی هەرێمی کوردستان ئەم قسەی کردبێ ناکرێت بۆ ئێمە تەصنیفی ئەوە بکەین ئەمیان باشە و ئەمیان خراپە ئەمیان بەم شێوە بۆ چونکە تەصنیفی
ئیجابیات و سلبیاتی حزبێک لەسەر لێدوانێکی سیاسی ناکرێت ئێمە من کە ئیبەسمەوە یعنی بمبورە کاکزانە مواقفەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەڵوێستێک لە لێدوانێکە ناشکێتەوە بەسەر ئەوەی کە ئایا ئیجابی بۆ سلبی بووە کە بەردەوام هەڵوێستی جوانمانە بۆ لەسەر قەزیە نیشتیمانیەکان ئێمە ڕۆژانە بەردەوام وتەبێژی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان دوێنێ و پێرە بوو بەڕاستی لەسەر ئەو هەموو حاڵەتە ناشرینی کە لە هەرێمی کوردستان و لە سلێمانیە هەیە دابشکردنی زەوی تەخشان و پەخشانکردنی زەوی بەسەر دۆست و ئەندامانی حزبی دەسەڵات و هەروەها بەداخەوە لە دیارە لە کەناڵەکانی جۆرێک لە جۆرەکان ئەو فەزاحەتە نائەخلاقی لە سلێمانیە دەرخرا و لە هەولێر و لە سلێمانی شەیەکە بەداخەوە لەسەر مەسەلەی ئەمباڕانە و کۆمەڵێکشی تر نامۆ بە ئەخلاقی کوردەواری ئەوەن ئینتیمای نیشتیمانی لە وڵاتیان ئەوەیە نەوەی ئەم وڵاتی بێ ئومێد کردو بەڕاستی نەوەیە کە کاتێک ئامادەیە خزمەت بکە بەڵام سەیری ئەم دەسەڵاتاکە بەم شێوەی هەڵوێستە نیشتیمانیەکانیان دەربڕن ئامادە نیە یادی ڕاپەڕیم کاتەوە ئامادە نیە جلی کوردی لە بەرکاوەکو بەڕێز باسی کرد لە هەولێر کە باوکی وتوێتی ئەوەی ئێمە کردمان ئێوە مەیکەن زانی ئەم مەواقفانە جێ ئەوەیە کە بەحسی لەسەر بکرێ و بە جدی قسەیان لەسەر بکرێ کە مەواقفی برادران لە دەسەڵات و لەیەکی پارتی کە بۆتە هۆی ئەوەی کە خەڵکی کوردستانی ناومێت زۆر باش مامۆستا کاک بەدران بەڕێزی شێت کادرێکی پێشکەوتویەکێتی نیشتیمانی کوردستانی ینی ئەوکو مامۆستا عەبدولخالق ڕەخنە لە هەردوو زۆنەکە ئەگرێ لە هەردوو حزبەکە ئەگرێ کە ئێوە هۆکاری بێمتمانەی دروستکردنە لەلایەن ئەو گەنج و لاوە تازانە لەلایەن خەڵک کە بێزاری دەربڕێت کە بەرامبەر من هەمووی ناڵێم هەڵبەتە کۆمەڵێکی زۆر لە خەڵک بە حەماسێکی گەورەوە یادی ڕاپەڕین یادی نەورۆز یادی بەهاری سەرکەوتن یادی جلی کوردی ئاڵای کوردی کاتەوە ئێوە تا چەند خۆتان بە بەرپرسەزانوە تا چەند هاوکارە بن لە چارەسەرکردن و ڕاستکردنی و ڕێڕەوە ئەزانی کاکزانەبە لەگەر خۆمان ڕاستگۆ بین من بەپێی استقاقی هەڵبژاردن قسە ناکەم کە ژمارەی کە ڕەنگە بە هەر هۆکارێک دروست ببێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حزبەی کە من تێیدا ئەندامم شانازی بۆ ئەوکە کە خاوەنی ڕاپەڕینە شانازی بۆ ئەوکە کە پەرلەمان و حکوومەت هێرمەسدەستی ئەو دروست بووە کەوایە پشتی شێ بەر حزبەکەی منەکەوێ ئەوە ڕاستیە ڕاستێکی حاشەهار نەگرە بەڕاستی من خۆشم بەدەیان زار بە بەرپرسانی حزبی بە سەرکردایەتی مەکتەب سیاسیەکان ئەوەم گوتووە کە ئێوە مادام خۆتان بە ئەندازیاری ڕاپەڕین ئەزانن مادام خۆتان پێ ئەوەیە کە ڕاپەڕین و ئەو پەرلەمان و حکوومەت دەستی ئێوە دروست بووە بۆچی ژیانی خەڵک وایە یعنی پرسیارە یعنی من خۆم ئەو پرسیارم کردو بۆچی ژیانی خەڵک وایە بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر خۆی پێخاوەنی پرسەکەیە ئەبێ ئەو پرسانە یەکلا بکاتەوە پێشەمیان ژیان و گوزەرانی خەڵک گەڕانەوەی متمانە لە نێوان دەسەڵات و خەڵک گەڕانەوەی ئەو موچانەی کە لە خەڵکی بۆ ڕۆژەکەیان تێکچوونی شیرازەی خێزان تێکچوونی شیرازەی کۆمەلگا ئەوانەی کە لە ڕابردوو بۆ هۆی قەیرانی داراییەوە دروست بوون ئەو قۆڕخکاری دەسەڵات بە سەراحەت برێن کە پارتی داگیری کردووە و کە تەواوی پۆستە سیادەکانی ئەو وڵاتە لەدەست ئەوە تەسەڕوفی پێەکا و یەکێتیش بازەکەیەدا ئەو پرسە نیشتیمانیانەی کە تاگڕەوی بڕیایی لەسەر درێت کە یەکێتی خۆی پێخاوەنێتی و بەڵام یەکێتی بێبەریە لە بڕیارەکانی حەقوایە ئەوانەیە گلا بکرێت و ینی بەسی ترین نمونە کاکزانە تۆ ئەگەر ڕوو لە من بکەی برەی بە من برەی پرسی نیشتیمانی لای تۆچیە من پێت دەڵێم پرسی نیشتیمانی ئەبوو کە پاپا هاتە هەولێر گەنجێکی هەڵەبجە و تاقانەیەکی ئەمفال و کوڕە شەهیدێک و کوڕەکە ئەمەندامێکی سەنگە لە پێشوازی باە نەک خوارزا و برازا و کوڕەزای فلان و فلان یعنی پرسی نیشتیمانی لای من ئەوەیە ئەرچی ئەخلاقی و ئەرچی سیاسی لای من ئەوەیە کە ژیانی خەڵک چا بکرێت کە گوزەرانی خەڵک چاک بکرێت نەک تۆ بێ سەقفاتی بازرگانی لە بینی ئەقلیمی بکەی خەڵکنان نەبێ بخوا تۆ موچەت بڕابێ خەڵکنانی بخوا خۆشیان لە تەبقەیەکن لەسەر سەرۆ ژیانیان زۆر باشە ژیانی خەڵکش بۆ شێوەیە ئەوە پەروەردە و ئەوە بیر و باوڕی فکری منە و بە زیاتر لە 90 کادیرانی یەکێتیش بۆ شێوە فکرەکەنەوە بەدەیان جار ڕەخنە و گلەی خۆشمەگەیان تۆ سەرکردایەتی کە بەم شێوەیە خاستن لە ئێستا دەکە ڕۆژی دووشەم بودجەی عراق پەسەند دەکرێت کورد تا ئێستاکە یعنی نازانین لە کوێی مەعەدەلەکەی کە تۆ کام گۆشەی مەعەدەلەکە ئەگەر دیسان ڕێکەوتن نەکرێت دیسان باش و ساڵێکتر خەڵک بێنان و بێ ئاو بێ کارەبا بێ یعنی پێویستە ئەوانە من تەوەری بەرنامەکەمان بڵێ کاکزانە پرسی نیشتیمانی منەمەوێ هۆکارەکانی پشتی ئەو بابەتانە بزانم منەمەوێ بۆ ئەوانە بزانم بۆ هۆکارەکانی کاکزانە لەسەری ڕابەکانی پشتی ئەو بابەتەیە نەبوونی وایە کاکزانە نەبوونی یعنی هۆکاری سەرەکی نەمانی پرسی نیشتیمانی کاڵبوونەوەی پرسە نیشتیمانیەکان کاڵبوونەوەی پرسە نەتەوەیەکان گوزەرانی خەڵکە ژیانی خەڵکە
یعنی تۆ پێم گوتی گەنجێک 500 دیناری چایەکی پێ نەبێت من بچم چی باسی پرسی نیشتیمانی پرسیینەتەوەی بۆ بکەم گەنجێک کە پارەی لە فێکی پێ نەبێ بچم باسی کۆبوونەوەی لووتکەی بۆ بکەم یعنی پێویست ناکانی کۆبوونەوەیەک لووتکە هیچ دەوەزعەکە ناگۆڕێت لە بۆی سارێک بە لەوەی ئەو حکوومەتە دروست بێ کەم حکوومەتە پرسە نیشتیمانێتەوە کام بڕێەوە بە هەموو شتێک باس کراوە ئیمزا کراوە کە لایەنێک پابندی نابێ کە دروستکردنی ئەم قوارەیە لەسەر ئەو ڕێکەوتنانەیە دروستکردنی ئەم حکوومەتە لەسەر ئەم ڕێکەوتنانەیە کە هەوڵیان خاوەنی ئیمزای خوانن لەسەر وەرەقەی سپی جێبەجێ ناکرێت یعنی چ کۆبوونەوەکە لە دۆخەکە دەگۆڕێت بەیانی و دوو بەیانی 21 نەورۆزە یەکە پرسێکی نەتەوەییە یەکەم ڕۆژی ساڕۆژی کوردیە من بچم تۆ کاکزانە بە مایکەتەوە وەرە بۆ هەولێر لە سلێمانی برێ ئەمڕۆ ڕۆژی سێکەم ڕۆژی ساڵی کوردیە باسی موچەت لەگەڵەکە ئێمە موچێرە چێوە دێ لە بەغدادێت تۆ بۆ ئامادەنی نەوتەکە تەسمیلی بەغدا بکەی خەڵک نان نیە بیخوا بۆ ئامادەی هەرزان فرۆشکێ بیدێتە تورکیا و بیدێتە ئەولا من پرسیانی بەڕاستی پرسیش هۆکارەکانی پرس کاربوونەوەی پرسی نیشتیمانی پرسەنەتەویەکان ژیان و گوزەرانی خەڵکە بکە بەو 6 ساڵە بەم دۆخەتی ئەپەڕێ بەڕاستی تاچی کورد زۆر بە تەحملش بووە لە حزابەکانی قبول کردووە بە پێشەش هەمان لە قبولکردن لە حزبەکەی من کە خۆی پێخاوەنی قوارەیە ئێمە کە خۆی لەسەر دەستی پەرلەمان و حکومەت دروست بووە. بەڵێ کاک بەدران کاک زانە بۆ چوونی بەڕێزت لەسەر ئەوەی کە بۆ چارەسەرکردنی ئەم پرسانەکەواتە ئێمە تا ڕادێ گەیشتینەوەی کە بێ ئینتیماییەکە یاخود بێ متمانەیەکە لەسەر چی دروست بە بەڵام خۆ هەر ئاوا بە دیاریەوە ناوەستین مەسەلەن خۆت مەسەلەن ئێمە نمونەی دایان شەهیدمان هەیە بۆ نمونە شەهید مەلاعەلی چەند بە عشقەوە بەرەو سێدارە ئەڕوا لە پێناو کوردایەتیە ئەڵێ سەرم بەرزە کە پێڵاومە بینم لەسەر سەری دوش بناوا لە بەرزین ینی ئێمە خاوەنی ئەو گەنجانە بووین ئێستا گەنجێکمانەوە تا کاک بەدرانیش و مامۆستا عەبدولخالقیش و تۆش بە جۆرێک لە زۆرەکان ئەڵێی ئەڕۆنە وڵاتە جێهێڵن مەسەلەن ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵاتەکان ژمارەیەک گەنجم بینیوە هەڵپەرچەیەکە لەوەر بە بۆنەوەی گەیشتون بە ئیتاڵیا عنی ئەمانە کارەساتن ئەمڕۆ لە سەریان نەوەستین ئەمڕۆ قسەیان لەسەر نەکەین کێ قسەیان لەسەر بکەین چۆن چارەسەریان بکەین. بەڵێ سەرەتا من پێشەوەی عنی وەڵامی پرسیارەکەی بەڕێزە بەمەوە کاک زانە ئەزەکەم عنی شتێک هەیە باسی بکەم من لەوە تێگەم نزیکبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لانەیە دڵی هەندێک لایەنی سیاسی خۆش نەکات یاخود ئەو مەجالەی کە لە ماوەی ڕابردوودا کە بەداخۆ منەمە باسیژەکەم دیارە ناچار کرام کەمە باس بکەم کاتێک کە پارتی و یەکێتی شەڕی براکوژیە بوو لە هەرێمی کوردستانە هەندێک لایەنی سیاسی ئەندامی پارتیان بە پارا گواستەوە بۆ هەولێر و ئەندامی یەکێتیشیان بە پارا گواستەوە بۆ سلێمانی هەموو نزیکبوونەوەیەکی پارتی دیموکراتی کوردستان و قیادەی پارتی و یەکێتی ئەو جۆرە بیرکردنەوە ئەو جۆرە خەونانە بۆ هەندێک لایەنی سیاسی نایەڵێتەوە من بە پێچوانەوە دەڵێم هەر دانیشتنێک هەر تەرحێک بێ بۆ گەڕانەوەی ئاشتی کۆمەڵایەتی بەڕاستیە بێ هەموو لایەنە سیاسیەکان پێشوازی لێەوە بکەن من سەیرم لێدێ من تەمان سەرەتا کە قسەم کرد سەیرم لێدێ کە کادریشی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێسادا بۆەوە دڵخۆش نەبێت کە پارتی و یەکێتی لە یەکتری نزیکە بنەوە بە پێچوانەوە دەبێت کادرانی یەکێتیش لەگەڵ کادرانی پارتیش بە پێچوانەوە هەوڵی یەکلیزیکبوونەوەی ئەم دوو لایەنە سیاسیە بن چونکە ئەم دوو لایەنە سیاسیە دوو لایەنی سیاسی گەورن لە هەرێمی کوردستانە و نمونە و مایندەی سیستەمی سیاسیم لە هەرێمی کوردستانە بۆیە دروستکردنی هەر کلێنێک لە نێوان پارتی و یەکێتیدا بەڕاستیەکەی کلێنەکەوێتە ناو کۆمەلگای کوردستانەوە یعنی من حەز ناکەم بگەڕێمەوە بۆ مێژوو هەیە ئێمە پێویستە تەجروبە لە ئەزمموی خۆما وەرگین لە ماوەی ڕابردوودا خۆ کۆمەڵێک گۆڕانکاری و کۆمەڵێک با بڵێن دید هەیە بە قسەی زل و بە قسەی بێناوەڕۆک ناکرێت لێرەدا هەموو لایەنە سیاسیەکان زۆربەی زۆری بەشدار بوون لە ناوحکومەتی هەرێمی کوردستانە ئەگەر بە وەزارەتێک بوو بێ گە بە دوو وەزارەت بوو بێت هەمویان بەرپرسیارەتی دزی و گەندەڵی و فەسادی لەم وڵاتەیە کێتە سەرشانی هەموو لایەنە سیاسیەکان لایەنی سیاسی و جەراعەتی سیاسی ئەوەیە کە تۆ بە ڕاشکایی لەبەر دەم هاونیشتیمانانی خەڵکی کوردستانە بڵێ بەشێک لە بەرپرسیارەتەکە لای ئێمەیە ئەمە چارەسەرەکەیە نەک لە ئێسادا بێ کۆمەڵێک بابەتەیە باسی بکەیت و خۆتی لێ بزیتەوە تۆ لە گۆشت خواردنەکە و لە گۆشتاوەکەشا لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان و لە ناو سیستەمی سیاسیا بیت یعنی وتنی کۆمەڵێ مفردات و ئیملاعاتی سیاسی خزمەت بە پرسی نیشتیمانی و گەڕانەوەی متمانەی هاونیشتیمانان بەرامبەر بە حکومەتی هەرێم و بەرامبەر بە قیادەی سیاسی بەڕاستی خزمەتی هیچ لایەنێکی سیاسی ناکات هیوادارم چ کادرەکەی یەکێتی چ کادرەکەی یەکگرتوش هەمان نهجی بیرکردنەوە هەمان نهجی نیشتیمانیان هەبێت نابێت لەسەر ئیملاعاتی سیاسی بابەتە گەورەکان و پرسە نیشتیمانیەکان وەلامێن ئەمە خاڵێکە کە هیوادارم هەردووکی
هەردووکیان جارێکی عادە نەسەر بە تێبینیەکانیان و بە بۆچوونە سیاسیەکانیانە بگەڕێنەوە چونکم هەردووشیان خاوەنی حیزبی سیاسین هەردووشیان ئینتیمای سیاسیان هەیە و من پێم وان نییە قیادەی سیاسی یەکگرتووی ئیسلامی ئەم دید و بۆچوونەیەم برادەرەیە بێک ئێستا لێرەدا باسیەکە ئێمە زۆربەی قیادەی سیاسی برادەرانی بۆ یەکگرتووی ئیسلامی بینین زۆر بە حەماسەوەن کە پارتیویشێتی لە یەکتری نزیک بنەوە لەگەڵ ئەوە دانین کە خەریکی دووبارێکی یونانەوەی ئاشۆب و دروستکردنی شەڕی ناوخۆ بن ئەم بابەتە تەنیا لە بەرژەوەندی کۆمەڵی لایەنی سیاسیە هیوادارم جارێکی عادە نەزەر بکەنەوە لە قسەکانیانە دوو ئەگەر ئێمە بۆ چارەسەری حەقیقی بگەڕین کە لە ئێستادا جارێکی کە پرسە نیشتیمانیەکان ئەوانەی کە پرسی نەتەوەیین خەڵکی کوردستان بەڕێزەوە بە شکۆ سەیری ئەم بابەتانە بکات بێگومان ئەبێت گۆڕانکاری لە ناو فۆرمە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە بگرێت لە ناو حیزبی سیاسیا بکرێت ئەبێت جارێکی کە ئێمە قسە لەسەر پەروەردەی حیزبی بکەینەوە لە هەرێمی کوردستانە جارێکە بێ قسە لەسەر پەروەردە و وەزارەتی پەروەردە جارێکە ئیعادە نەزەر بکاتەوە کە سیستەمی پەروەردە لە وڵاتەیە چۆن بەڕێوە ئاچێت ئەمانە جارێکە وامان لێکاتەوە کە پرسی نیشتیمانی بەڕێزەوە سەیری بکەین و ستایشی بۆ بکەین وەکو شکۆی بۆ بگەڕێنینەوە دەبێت دۆخی دارایی لە هەرێمی کوردستانە چارەسەر بکرێ دەبێت مامۆسایان و مۆزەفەکان لە هەرێمی کوردستانە موچەی خۆیان وەرگرن بەبێ لێبڕینەوە ئەمانە بەڕاستی واکاتەوە کە هاو نیشتیمانی لە هەرێمی کوردستانە خۆشەویستی بۆ کوردستان و بۆ خاکی کوردستان شێ خۆ نابێ ئێمە هەموو شتەکان زەربی سفر بکەینەوە لە ماوەی ڕابردوودا لە چەند دو ساڵی ڕابردوودا لە شەڕی داعشدا هێزی پێشمەرگەی کوردستان ئەی ڕۆڵەی کوردستان نەبوون ئەینەوەی ئەم جیلە نەبوون بەرگریان لە خاکی کوردستان کرد ئەی ئەوانە نەبوون کە سەربڕان و شەهید کران خۆ نابێ ئەوانە ئێمە بە جدیات باسی نەکەین و بە گرنگوەری نەگرین ئێمە ڕاستە لە ئێستادا دۆخێکی خراپمانەیە ئێمە هەموو اعترافی پێەکەین دۆخی سیاسیمان خراپە دۆخی بەڕێوەبردن و سیستەمی ئیداریمان خراپە ئەوانەمان هەموو لەژێر پرسیاران من لەگەڵ ئەو قسانەدام بەڵام تۆ دەبێت کاتێک کە بابەتێک بازەکەی ئەبێت تەرحی چارەسەریش لەگەڵا پێبێ تەنیا نەک تۆ هەر خەریکی گلەیی کردن بی یەکێک لە کێشە ئاساسیەکانی کۆمەلگای کوردی هەر گلەییەکە کاکە هەر گلەیەکە ئەمە وایە بەڵام چارەسەری بێنیە دەبێت چ پارتی چ کەوادرانی پارتی چ کەوادرانی یەکێتی چ کەوادرانی یەکگرتووی ئیسلامی چ ئەو برادرانی کە ئێستا تەواجودیان نیە لەم بەرنامەیە دەبێت هەمووی تەرحی مۆزوونیان هەبێ بۆ قیادی سیاسی خۆیان و فشار بکەن بۆ چارەسەرکردنی دۆخەکە خۆ چارەسەرکردنی دۆخەکە بۆ نابێ بێ لەسەر شاشەکان و لەسەر سەکۆی علامەکان و میدیا و ماسک میدیاکان خەریکی وەنینەوەی توهمە و خەریکی کۆمەڵە بابەتی وامە ئەمە نە خزمەت بە پرسی نیشتیمانیەکە نە خزمەت بە لایەنە سیاسیەکانەکات نەبرایەتی و خۆشەویستی و نزیکبوونەوە لە نێوان تاک لە ناو کۆمەلگای کوردیدا دروستەکە خۆ منیش ئێستا زۆر ئاسانە توانم لەم بەرنمەیە دەیە کێشە و ڕەخنە لەسەر یەکگرتووی ئیسلامی بڵم دەیە کێشە و ڕەخنە لەسەری چێتی نیشتیمانی کوردستان بڵم بەڵام ئەبێ ئێمە تەجاوازی ئەو قۆناغانە بکەین ئەبێ ئێمە لە ناو بازنەکەیان نەسوڕێینەوە هەر بڵین یەکێتی وای کرد و یەکگرتوو وای کرد و کۆمەڵ وای کرد ئێمە دەبێت تەجاوز بکەین ئێمە بۆ ئێمە پێمانەوتێنەوەی نوێی ناو حیزبە سیاسیەکان ئەبێ ئێمە بە دید و بۆچوونی جیلی تەقلیدی جیلی ڕابردوو لە ناو شۆڕش و لە ناو شاخە ئێمە سیاست نەکەین ئەگەر ئێمەش بە هەمان دید و بۆچوون هەمان سیاست بکەینەوە کەواتە جیاوازیەکانی ئێمە چییە بۆیە داواکارم لە هەموو لایەنە سیاسیەکان ئەم شتانە تەجاواز بکەن کاکە بڕۆ سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بە باش قساکەی قسەت پێوترێ بە خراپ قساکەی قسەت پێوتێ ئەبێ ئەم دۆخانە بە ڕاستیەکەی چارەسەری بۆ بدۆزیتەوە چ کۆمەلگایەک هەیە لەم دنیادا کادری سیاسی حیزبە سیاسیەکان ئەوانەی کە لەناو حکومەتدان بێن بە باشە قسە بکەن تۆ تومەیان بۆ دروستکەی بە خراپە قسە بکەن تۆ تومەیان بۆ دروستکەی لەگەڵەوەدام کاک زانات خۆی یارمەتی من لەگەڵ ئەو بابەتەدام پێویستە ئێمە نوقتە بخەینە سەر حروب بەیت القەسیدەی ئێمە ئەوەیە متمانە نییە پرسە نیشتیمانیەکان کاڵبوونەتەوە دزیەیە گەندەڵیە یاسا سەروەر نییە بەڵام ئەمانە هەموو ئەم کێشانەی کە لە هەرێمی کوردستانە هەموو لایەنە سیاسیەکان لێی بەرپرسن نابێ کادرێکی حیزبێکی سیاسی ئیسلامی بێ بە من بڵێ وەڵا ئێمە لێی بەرپرس نەبووی وەڵا ئێمە وەزارەتێکمان هەبووە ئەی کە جەنابە وەزارەتێکە دەیا وەزارەتە دەبووە هەموو جارە بەشداروی لە حکومەتی هەرێمی کوردستانە وەزیرتان هەبووە وتێتی من سەحبەکەمەوە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە دوای چۆتۆ ناو وەزارەتەکەی ئیشی کردووە لە ناو وەزارەتەکەیە لەبەرەوە هیوادارم ئەم ئیملاتە سیاسیانەی واز لێبێن دۆخێکمان هەیە ئەو دۆخەی کە ئێمە هاتوین قسەی لەسەرەکەین هیوادارین تەجاوزی ئەو قەیرانانە بکەین جارێکە بە دیدێکی نوێ بەڕوانگەیەکی نابێ ئەمە پارادۆکس بەکاربێنین نابێ ئیزدیواجێتی سیاسی بەکاربێنین کاکزانە زۆر باشە مامۆستا وەکو سەرنجی کۆتایی چارەسەرەکان لای تۆچین مەسەلەن وەکو هەمووەکو مامۆستا کە لە ناو کەرتی پەروەردەیە وەکو کادرێکی پێشکەوتوی یەکگرتووی ئیسلامی کوردستان وڵایمە بەردەوام چارەسەرمان پێ بۆکو یەکگرتووی ئیسلامی کوردستان مەجال نیە ئەژنا یەک و بە دوو جوابی کاکزانەمەیەوە ئەوەنەی یەکگرتووی ئیسلامی کوردستان هێزێکی مساڵحە بۆ لە بینی برادران یەکێتی و پارتی کەس نەیکردووە
ئەوەنەی کە باسی پرسە نیشتیمانیەکان لە یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ کەس نەیگرتووە ئەو گۆشتاوەی کایە پیرۆز بە برادرانی پارتی دیموکراتی کوردستان بێ کە تا ئێستا یەکگرتووەری گربێ نازانین کامەیە گۆشتاوەکە ئەوەیە لە نەوەتویەکەوە دەست بەسەر سەرۆت و سامانی وڵاتیە گیراوە گۆشتاوەکە ئەوەیە کە ئێستاش کە من چەند جار لەم بەرنامەیە وتومە ئێستا شەوێت ئەبێ لە سەیتەرەی سماقۆڵی ئەمە گۆشتاوی دوای 30 ساڵ حکومڕانی کوردیە ئەبێ لە سەیتەرەی سماقۆڵی بە سەیتەری یەکێتی و پارتیە لە بینی 50 مەترێکا تێپەڕی گۆشتاو ئەوەیە کە 5 کەس 6 کەس زیندانی کردووە لە پایکی زیندانیت کردووە گۆشتاو ئەوەیە کە ئێساژ ئێڵێمەوە سەرۆکی زانکۆکانت کە کاتێک پاپایەتە کوردستان چی بەدواوە بوو خەڵکی فەقیر بوو خەڵکی هەژار بوو یان ئەولاد بە ئەولادینەوەکان بوو کە ئەبێ لای خەڵک بناسترێن بڵێ ئەمە دەسەڵات هەر بەدەست ئێمەوەیە و کەس بۆینە قسە لە حکومڕانی هەرێمی کوردستانە بکە بۆیە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوام دەستی ئاشتەوایی بووین و بەڕاستی یعنی نەگەڵم ئەوە تۆمەتە ئێمە باسی ئەوە ناکەین کە قیادەی یەکێتی و پارتی کە کاتێک کۆبن و دەستخۆشیان لێ نەکەین زۆرمان پێخۆشە چکە زۆربەی نەهامەتەکان لە وڵاتە لە هەرێمی کوردستان لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستان ئەنجا یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەبێ عادەنەزەر بۆ عەقڵایە بکرێتەوە کاکزانە کە لە دوای تەمەنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوسەرۆکانی یەکێتی ئێستاش لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئامادەنی اعترافیان پێ بکەوە ئامادەنی پیرۆزبایان لێ بکە ئەمەی عادەنەزەری ئەوێ بۆیە کاتێک کە تۆ لەسەر شەقامەکان گەنج شەهید دەکرێ خوێنی ئەڕژرێ و تاوانبارەکان بەسەر شەقامەکان ئاسوڕێتەوە بەڵام کە ئەمەش ئیدانا ئەەکەم بەڕێزێک لە شارە زور لەوانەیە عەزیەتێک درابێ تۆ لە پەنای سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەوە دابنی ئەمەی عادەنەزەری ئەوێ کە گەنجی ئەم وڵاتەش بە گەنجی خۆت بزانی چۆن کادرەکەی خۆت ئەیبێتە لای خۆت و لە تەنیشی خۆتەوە دائێنێ و فرۆخفەردی لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دروستەکەی قسە زۆرە بیکەین پاکانی ناوێ من حەزەکەم هەم کاکزانە بەتایبەت و برادران لە دەسەڵات هەم یەکێتی و پارتی باسی عادەنەزەر لە عەقڵێتی خۆیان لە شێوەی مامەڵەی خۆیان کاکە چێ بەرپرسە لەوەی کە گەنج ئەگاتە ئیتاڵی هەڵەپەڕێ چێ بەرپرسە لەوەی کە گەنج ئەخنکێ چێ بەرپرسە لەوەی کە قەیرانی پەروەردە کە جەنابت باس کرد وەکو مامۆستایەک کە بەڕاستی قەیرانی پەروەردەمان هەیە قەیرانی پەروەردەمان هەیە قەیرانی تعلیممان هەیە قەیرانی دزیمان هەیە قەیرانی چۆن تەخشان و پەخشانکردنی سەرۆت و سامانی ئەم خەڵکەمان هەیە کاکە من سەلاحەت بێڵێن ئێستا هێزەکانی تر غێری برادرانی یەکێتی و پارتی برادرانی گۆڕانی ژوا خەریکن یعنی جۆرێک لە جۆرەکان کەوتونەتە ناو ئەو قاوغەی کە هەم برادرانی پارتی خەریکن تیا و برادرانی یەکێتیش بەڵام لەکوێ ئێمە زەویمان تەخشان و پەخشان کردووە لەکوێ باعترافی بەڕێز دکتۆر ڕێواز یعنی تەنها یەکگرتووی ئیسلامی کوردستانە یەک تاکە موچەمان نییە کە بندیوار بێ بە دەیاها موچە بە سەدەها موچە چەندتان بڕی ئێمە دڵی پێخۆشکەین نەوەکانی ئەم وڵاتە دڵی پێخۆشکەن بۆیە بەڕاستی من ئەمەوێ بە تایبەت کاکزانە کە باسی ئەوەی کرد نەخێر ئێمە لەگەڵ دەستی ئاشتەواین بەڵام بێ عادەنەزەرە بە عەقڵەتی ئەو قیادەیە بکرێتەوە کە ئامادە نییە قبوڵی ئەوە بکاکە هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ساڵ و نیوەک پیرۆزبایان لێ نەکا ئەوە بە ئینجاز بزانێ ئێستا کۆ ئەبنەوە کاکە ئێمەڵێن کۆ ببنەوە بەڵام کۆبوونەوەکە لە 121 موچە بڕین با کۆتایی پێبێ کە ئەڵێن کۆ ببنەوە زیندانیانی بادینان و سلێمانی شوێنەکانی تر پسنەوە ناو کە سوکاریان ئەڵێن کۆ ببنەوە نەوەکانی ئەم وڵاتە لەگەڵ نەوەکانی ئێوەیە کە کاتێک سەرۆکی زانکۆکان وەکو یەک سیر بکرێن ئەڵێن کۆ ببنەوە بەڵام مەسلحەتی خەڵک لێک بدرێتەوە بۆیە کۆمەڵێک ینی قسەی نەخێر تا ئەمانە بمێنێ نە بەهای نەورۆز ماوە نە بەهای ڕاپەڕین ئەمێنێ نە پرسە نیشتیمانیەکان وەکو خۆیانن نە کە سوکاری هەڵەبجا دڵیان بەوە خۆشە خزمەت بکرێن نە کە سوکاری ئەنفال کراوەکان دڵیان بەوە خۆشە خزمەت بکرێن تا عادەنەزەر منم کەلیمە لەمەوە بە عەقڵێتی تاک بە تاکی ئەم ئەفرادی ئەم حزابانە نایەتەوە کە خزمەتی خەڵک چۆن نەکرێ و بەڕاستیش لەم لاوەکە خەڵک ئاگاداری سپاسەکەم کاک بەدران دوا سەرنج و بۆ چوونی خۆتم پێ بڵێ و ئەگەر چارەسەرێک بە کورتی بێ لای تۆ هەبێت سپاسەکەم وڵا کاکزانە خۆی چارەسەر زۆرە یعنی بڕۆباری کەسێک بڵێ سیاسی بێن سیاسی نەبێ ئەگەر دۆخی کوردستان نەبوو ئەمڕۆ تاک بە تاچێم کۆمەلگایان کردو بە سیاسی یعنی من حەزم کرد بە کاکزاناڵێ دڵخۆش بن نازانم بەچی دڵخۆش بین بەوە دڵخۆش بین کە خاوەنی بەڵێن و بڕیاری خۆتانین لەسەر ئیمزایەکان کردوتانە تازە ئەرن کۆبوونەوەکەن یعنی کۆبوونەوە ئێمە هیچ کاتێک دەستی ئاشتەوایی ڕەت ناکەینەوە کاکزانە بەڵام بە حقیقت بین ئەو شەڕە میدیایی کە دەست پێ کردووە ئەوها دروستیان کردووە تەنانەت ئەو وەردەی کە چووە بۆ بەغدا ئەگەر لە بەغدا لەگەلایەنە شیعە سوننەکان ڕێکەوت بن ئامادە نەبوو دەستی ئاشتەوایی لۆ سلێمانی درێژکرد ئەوانە بە درێژایی مێژووا بوون من حەزم نەکرد بکەمە ناو مەعمەعەیە تەنیا پێڵم کە وتی چارەسەر هەموو کەس دەتوانێت ڕخنە بگرێ چارەسەر چارەسەر زۆر بەسیتە برای عەزیزم تۆ نەوتەکە هەڕاست فرۆژ مەکە و مەیدە بە تورکیا فەرموو بیدە بە عێراق و عێراقی کە جوانترین دەستوری هەیە کورد بە درێژایی 100 ساڵ ئەو مافەی نەبووە موچەکەت بۆ وێنێ ژیانی خەڵک چابێ ئەوە چارەسەرە زۆر بەسیتە تۆ 36 بنکەی سەربازی تورکیا لاولێری دۆ کۆ کردوێتەوە فەرموو دەریان کە 100,000 پێشمەرگ
پێشمەرگەمانی با لە شوێنەکانیان زێژیر بن بین القوسین ئەگەرێن ناوچەکە ئارام نییە بۆیە کاک زانە یعنی ئەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە من پێم گوتی ئێمە وەکو یەکێتی کادیری یەکێتی ئەندامی یەکێتی فێر نەکرامی بێدەنگ بین ئەوانەی کە لە ناو حکوومەتن ئەوانەی کە کارکتەری سەرچین لە حکوومەتەنانە جەنابی کاقوبات خۆی دەیانجا پێی گوتین لەکوێ غەڵەت بووم ئاگادارم کەنەوە من بۆ ئەو چوم باشتر بم نەک باش بم ئێمە دەستخۆشی لە باشترش ناکەین نەک لە باشە بەڵام ئێمە ئامادەین هەزار ڕخنە لە خراپی و لە چەوتەکان بگرین ئێمە فێر نەکرای بێدەنگبین لەوانێ و بەڵێ بۆ قەڵز بێ کە نەتوانێت وەک ئێمە وەکیان وەک ئەو برادرە قسە بکە ئێمە دەست سەبرینەکان دانین لەبەرەوەی ئەوەی کە لە هەر حسابێکی ترا یان زیرانەکەی من یان زیرانەکەی تۆ هەمومان کە سوکاری یەکترین ئەگەر ژیانی خەڵک چابێ ئێمە چیمانەوێ ئەگەر موچەی خەڵک چابێ ئێمەش ئێمانەوێ کەتی تەندروستی و کەتی پەروەردە و ئەم چێشانە بەردەوام بن بەها ئەم چێشانە بەردەوام بن بەهاکان هەر کاڵە بنەوە بەها نیشتیمانیەکان بەڵێ کاک بەدران بەڵێ سوپاس دەکەم کاک بەدران ببوورە کاتم نەما کاک زانا دوا سەرنجی خۆتم پێ بڵێ کاک بەدران ببوورە زۆر بە کورتی حەزەکەم قسەیەکی بیکەم لەوە چێت کاک بەدران لە فەزایەکی ترا بژی بەڕاستەکەی لەوە ناچێن دامێشێتی نیشتیمانی کوردستان بێت بەشێکی گەورەی دزینی نەوت هێرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لێی بەرپرسا مەسئولی مەلەفی نەوت لە ناو حکومەت هێرێمی کوردستان بەڕێز کاقوبال لێی بەرپرسا قەرار بەوە تەجاوزکەین کاک زانا لەبەرەوە من هاتم تەجاوزی بکەم بەڵام لەبەرەوەی برادرە حەزی کرد مەلەفی کۆن هەڵباتەوە بۆیە من ئەو بابەتەم باس کرد ئەوەیە لایەنیشان لایەنی کە بابچمە سەر برادرانی یەکگرتوو من پێم وایە ئێستا وای لێ هاتووە لەبەر کەوادرانی یەکگرتوو هەندێک لایەنی سیاسی تر ئەزانی پۆست بەر ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان ناکێت لە ناو حیزبە سیاسیەکەی خۆیە ئەوە گۆشتاوەکەیە کە کاک عەبدولخالق باسیەکەر ئەگەر ئەو پارەی ئەو سیارە ڕاکیانەی کە بە قیادەی یەکگرتووە بیانێنی بیفرۆشیتەوە موچەی دوو دانەمانی مۆزەف و مامۆساکانی شاری سلێمانی و هەولێر و دۆشی لێی ئەو سیارە ڕاکیانیان لەکوێیە برادرانە پارتی دیموکراتی کوردستانەوە بەڕاستی ببوورە کاکزانەگەر کاکزانە ڕێم بە کاکزانە فەرمووی کە بە شەددزی بەرێشێتیەکەوێ بە ڕێزی اعترافی کرد کە بیلفعل نەوت هێرێمی کوردستان دزراوە بەشی سەرەکی لای سپاسانەکەم سپاس بۆ مامۆستا عەبدولخالق سپاس بۆ کاک زانا سپاس بۆ کاک بەدران کادری سێ حزبی دیاری هەرێمی کوردستان سپاس بۆ هەرسێ بەڕێستان بینەرانی خۆشەویست وەکۆی لە پێشەشیدا باسمان کرد بە نیشتیمانیەکان وەکۆی میوانەکانیشم باسییان کرد بەهۆی کۆمەڵێک کەموکوڕی و بەهۆی کۆمەڵێک بێمتمانەی لە هەرێمی کوردستان کاڵبوونەتەوە بە هیوای ئەوەین هەرکەس لە ئاستی خۆی لەسەرم پرسە بوەستێت و دەیان بەرنامە و دەیان چارەسەر و لە ناوەندە پەروەردەیەەکان لە ناوەندەکانی خوێندنی باڵاو و تەنانەت ناوەندەی ئەعلامیەکانیش کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی بتواندرێت نەوەی تازەش بە سەروەریەکانی ڕابردوو و بە بەها نیشتیمانیەکان ئاشنا بکرێت لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ